ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە و هەروەها سڵاوێکی تایبەتی تر بۆ ئەو کەسانەی کە بەرنامەکانی تەندروستی تواشاکەن و سەیریەکەن و هەروەها لێرەشەوە من سڵاوی باقی هاوکارانم کە یارمەتیمانەدەن بۆ یارمەتیدەری منن بۆ پێشکەشکردنی ئەم بەرنامە پێشکەشی ئێوە خۆشەویستان دێت. بەڕێزان، بابەتی ئەم جارەمان لەسەر دیابەتە، یانێ ئەو نەخۆشی شەکرە یا مەرەز قاند کە بە حاڵەتێکی دەگمەن یا نایابیش نییە، یانێ هەیە دەرسەدەکەی زۆرە بووەتەوە بە چاو پێشوە، ئەویش پێڵێن دیابەتی مزاعف، یانێ دیابەتەکان جۆری 1 و 2 هەیە. ئەمە تێکەڵێکە، یانێ بە هەم دیابەتی 1ە هەم دیابەتی 2ە کە بە دیابەتی مزاعف ناسرێت بە بەڕاستی ئەوەی کە وشەیەکی بۆ کوردیەکەی هەر ئەوە کە دیابەتی ئاوێتە، دیابەتێکی تێکەڵ، ئەوەمان بە مناسب زانی. ئەم بەحسە تقریبەن لە چەندان ئەنجومەنی جیهانی دیابەتەوە هاتووەتە ئاراوە، بۆچیش پێشکەشیان کردووە. ساڵی داهاتوو یانێ 2026 سمینارە کەمپۆزیۆمێکە لەسەر نەخۆشیگەر دیابەت کە هەر چەند ساڵ جارێک بەڕێوە ئەچێت، چونکە پێش ئەوەی کە سەمپۆزیۆمەکە بەڕێوە بچێت پێشکەشیان کردووە، یانێ ئامار و ئەرقامێکە کە پێشکەشیان کردووە بۆ ئەو مبارزە یا ئەو کارگەرەی کە بۆ بەرگریکردن لە زۆربوونی دیابەت یا بۆ چارەسەری دیابەت ئەکرێت، ئەو بەرنامەی خۆیانە پێشکەش کردووە. دیارە تاقیقاتێکیش کراوە و ئەو نەتیجەی تاقیقاتە هەمویان کۆکراونەتەوە و هەناراوە بۆ ئەوەی کە لەو سمینارێکی جیهانیە لەوێ بەڕاستی بکرێت. معموڵەن بۆ دیابەت خۆ گوتمان دیابەتەکان جۆری 1 و 2ە. دیابەتی جۆری 1 پێشتر وابوو، یانێ لەو وڵاتگەرەی کە نەخۆشخانەکان بەشی دیابەتیان بوو، ئەوانەی کە دیابەتی جۆری 1یان بوو بەشی خۆیان بوو، ئەوانەی کە دیابەتی جۆری 2یان بوو لە بەخشکرد خۆیانە بەشێکی ترە بەستری ئەبوون، یانێ ئەوەنە جیاوازیەکە زۆر بوو، بەڵام ئیسا ئەو فاصلە جیاوازیە تقریبەن نەماوە. ئەوانەی کە جیاوازیەکانی دروستەکرد بۆ نمونە ئەو دیابەتی جۆری 1ەکەی، معموڵەن ئەو کەسانە جوان بوون یا نەجوانیش لە تەمەنی مناڵیشەوە دەستی پێکرد، بەڵام بە کولی ئەوان کەسانێکی جوانن. یەکێکی تر لە مشەخەسەگەرێک کە کەسانێکی دیابەتی جۆری 1 بوویان ئەوە بوو کە قەڵەو نەبوون، تقریبەن کز و لاغر بوون. حتا لە جۆری 1ەکە وتمان کە تەمەنەکە وابوو، بازێ لەوانە لەو راپۆرتیشە هاتووە پوشەکیان بۆیان بەستووە، یعنی ژێر تەمەنی 1 ساڵ و نیو 2 ساڵیش بوون. ئەوە یەکە بەشێکی زۆریشیان لەو کەسانە بوو کە هێشتا دەورەی دەبیرستانیان تواو نەکردو. لە کولە ئەتوانین بڵین کە یەکێک لە تایبەتمەندیەکانی دیابەتی جۆری 1 ئەوە بوو کە مناڵان تا گەنجانی توش بووەکان بوون، بەڵام یەک دانە مشەخەسەیان بوو کە ئەویش ئەوە بوو کە قەڵەو نەبوون، یانێ لاغر بوون. ئەگەریش خوێنێکیان لێ ئەگیریە لەو خوێنە ئەو ئانتیبادیگەرێکیان ئەدی کە ئەو ئانتیبادیگەرە دەک سیستم ئیمنیە مقابڵەی ئەگەر کە بەر بەو تەخریبە سلولگەرە بگرێت کە فەرایندێک کە ئانسولین تەرەشح لە بەدەنە، ئانسولینیش بۆ وەزە قەند بشکێت، ئەو ئانتیبادیگەرە تقریبا دەک ئەو سیستم ئیمنی بەدەنە تەقابڵێکیان دروستە کرد کە بەر بەو تەخریبە بگیرگێت، چونکە ئەو حاڵەتە باعثە بوو کە ئانسولین کەمەوە بێتەوە. وەختی ئانسولینیش کەمە بوو ئەو دیابەتی جۆری 1 دروستە بوو. لە دیابەتی جۆری 2
تایبەتیەکەی ئەوە بوو کە هەمویان گەورە ساڵ بوون، یانێتر لە 25-30 ساڵ بەروژوور بوون. ئەو کەسانە تەمەنیان ئازمایشێکیش بوو بەناو A1C کە ئەو ئازمایشە دەرەجەیەکی بانتری لە خۆی نیشانەدا. بۆ دیابەتی جۆری 2 لە دیابەتی جۆری 2 معموڵەن لە داروگەرێک استفادەیانکرد، بۆ نمونە لە متفۆرمین، یعنی ئەوەڵین گوزینە بۆ دەرمان متفۆرمین بوو کە کۆنتڕۆڵ دەکات مقاومەت بە ئانسولینە کە دروستە بێت لە جۆری 2، یانێ بۆ دروستبوونی ئانسولین لە لەشە مقاومەتێک هەیە کە ئەو متفۆرمینە دەرمانە ئەسلی و پایە ئەسلیەکەی بوو. تقریبا ئەوانش کە متفۆرمین دەست پێەکەن ئەو نەبەردە ئەو شەڕە لەگەڵ دیابەتە مادام العمرە، یعنی ئەبێت درێژەی بێت تا ئەو کاتەی کە لە ژیانە هەن. معموڵەن لەو راپۆرتە نووسیوە لە سەردەمی ئەمڕۆوە ئەو مەرزەی کە لە بین دیابەتی جۆری 1 و 2 هەیە زۆر باریکترەوە بووە. ئامارێکیشیان داوە نووسیویانە تقریبا یانە حەدلانی کەم 13% ئەو نەخۆشانەی کە دیابەتی جۆری 1یان هەیە مقاومەت بە ئانسولینیشیان هەیە، یعنی ئەو حاڵەتەی کە لە جۆری 2 مشاهدا بێت، یعنی بەو شێوە کە هەیە هەم دیابەتی 1 هەم دیابەتی 2. ئامارەکەی دیارە لە وڵاتەکان شاید جیاوازی بێت، ئامارێکی دقیقمان لەسەر ئێران نییە، لێ نەخۆی سیستمێکی دروست نییە تا ئامارەکانی دروست بێت. ئەڵێت بازێ لەو نەخۆشانەی کە هاتوون بۆ دەرمانی دیابەتی جۆری 1، دیابەتی جۆری 2شیان لەوان تەشخیص داوە کە دیابەتی جۆری 2 ئەو تایبەتمەندی کە جیاوازیەکەی زۆرتر دیارەکە تەمەنەکە نییە، بەڵکو ئەوەسە کە ئەو کەسانە قەڵەون، یعنی هەم دیابەتی 1یان هەیە هەم حاڵەتی قەڵەوی کون. وتمان لە مشخصەکان دیابەتی جۆری 1 ئەوە بوو کە لەشیان قەڵەو نەبوو، لاغر بوو، یعنی ئەوەی کە سندرومی متابولیکیان لەخۆ کارۆ قەڵەو یەسا کە ئەو سندروم متابولیکە دیارە معیارگەرێکە کە ئەگەر دەرەجەکەی زۆرتر بەرەو خراوتر یعنی بڕواتە سەرەوە ئەو دەرەجەگەرە بۆکو دەرەجەیە کە سلامەتی کەسەکە لە مەترسیە بێت. چون بەرنامەی ئەم جارەمان لەسەر دیابەتە، لەسەر دیابەتە ئەو سندروم متابولیکە دیارە لەسەر نەخۆشیگەرێکی تر وەکو حتا نەخۆشیەکانی دڵ، چۆری خوێنەکان، ئەوانیشە تەسیری هەیە. ئەڵێت کە لەو راپۆرتە ئەگەر درێژەی پێبین ئەڵێت بۆ ئەوانەی کە تووشبووی دیابەتی جۆری 1 متفۆرمین کە ئەو دەرمان مقاوم بە ئانسولینەسە دەرمانێکی مناسب نییە، زۆر چونکە ئەو دەرمانە تقریبا لەسەر کەبد یا جگەر کارایی هەیە بۆ ئەوەی کە ئەو میزان گلوکۆزە لە لەشە کەم و کاتەوە کە ئەڕوا بۆ ناو جەریانی خوێن. کاتێککە ئەو قەنە ناشکێت زۆرە بێت ئازا دەوێت لێنە ئەڕواتە ناو خوێن، ئەوەی کە بۆ ئازمایشەکانی قەنی خوێنیش لە خوێن استفادەکەن، یعنی ئەو خوێناگرن کە میزانی خوێنەکەی لە ناویە ببینن کە تاچە ئەنازەیەکە. بەڵام هۆکارەکانی چین؟ ئەوان وتیان ئایا اتفاقی کەفتووە کە فنوتیبەکان مەحڤۆ بوون. فنوتیب منزوری ئەو مشخصە و تایبەتمەندی گەرەسەکە لە یەکدانە مرۆڤە، حتا بە حاڵەتێکی زاهری ئێمەش ئەیبینین وەکو ئاناتۆمی، بیوشیمی، حتا ڕەفتاریش. ئەمە فێنۆتیپ و ژنوتیپ دوودانە معیار زیشناسین بۆ مثلا ژنوتیپ ئەو DNA یا ئەو ئیطلاعات ژنێتیکیەسە کە هەر گیان لەبەرێک ئەتوانێ بیبێت. ئەڵێت ئایا اتفاقێکە کە فێنۆتیپەکان عەوەز بووگە یا عامڵێکی هاتووەتە ناو مۆحیتەکە کە ئەو عامڵە هێشتا ناسراوە، یا ئەوەی کە بەرگریەکان عامڵگەر مەحافزەتی کەمە بوونەتەوە کە ئەو عامڵگەر حفاظەتیە زۆرتر لە تیپی 2، یعنی لە تیپی 2 چۆن دیابەتێکی تەبیعیە دەشە ئەو بەنسبەتی دیابەتی جۆری 2 عامڵگەر حفاظەتی کە لەشە هەیە ئایا ئەوانە توش ئاڵوگۆڕ بووبن. دیارە لە ساڵ 2020 متاڵعەی کرا کە دیان تقریبا بازێ لە شوێنگەر ئەبدە لەباری جۆغرافیایی و ژێوپۆلیتیکیە و بازێ لە نقاط وەک برزیل، وەکو قەفقاز و ژاپۆن ئەم جۆرە لە دیابەتیان هەم کەمێ دەرسەدەکەی زۆرترە، هەم دیابەت لەوێ زۆرترە.
بەڵام ئەوە دواتریش هەر دوای 2020 وتیان ئەمە معیارێکی 100% نییە کە ئێمە دیابەت مەحدود دەکەینەوە بە نژاد یا بە مەنتەقەیەکی تایبەت. دیارە ئەو نەتیجە نەتایجێک بەدەست بەڵام ئەو تاقیقە وەکو 100% قبول نەکرا. بەڵام لە قەرنی پێشووە ئەوە ئەڵێن کە لە 1960 بەملاوە تقریبا وەکو گشتگیری قەڵەوی گشتگیر بووەتەوە، چاقی دەرسەدەکەی زۆرترە بووەتەوە لەناو ئەو جەمعیەتگەرەکە هەن. دوومین معیاریش کە گردویانە تەمەنی ئەو کەسانەی کە تووشە بن بە دیابەتی جۆری 1 چووەتە سەرەوە. بۆ نمونە وتمان ئەم دیابەتە تایبەتە بە مناڵان و جوانان نەوجەوانان، بەڵام ئەڵێت کە ئەو دیابەتە ئیسە وایە پێ هاتووە لە 1960 بەملاوە کە تەمەنەکە مەسەڵەن ئەو کەسە ئەتوانێت تەمەنێکی سەرلوتر یانە لە 11 ساڵێکی 12 ساڵێکی یا سەرلوتر دیابەتە جۆرەکەی کە دیابەتی جۆری 1 لە خۆی نیشان بدە. یا کەسانێک هەن ئەم تەمەنە من بە 11-12 وتم شتێکی سابت نییە، کەسێک هەیە شاید 40 ساڵیشی بێت کاتێک کە دیابەتەکەی تەشخیصە دەرگێت جۆرەیەکە کە دوای ماوەی کە و یعنی هەم متفورمین ئەو دەوای قەند خوێندووە مەصرفەکە هەم ئانسولینیشی بۆ تەجویزەکەن، یعنی هەردوو حاڵەتەکەی هەیە بۆ حسابە توش دیابەتی جۆری 1 شەوێ لە تەمەنی 40 ساڵ بەرۆژووریشەوە. دیارە ئرجاعیان کردووە بۆ ئامارگەرێکی تریش کە هەر لە ئەم ساڵ کە ساڵی 2025 زای نییە نووسیویانەکە لە مانگی ئۆکتۆبرە متاڵعەیەکی تریش بووە کە وتویانەکە ئەو متاڵعە تەنیا قەڵەوی نییە کە جیاوازی بین دیابەتی 1 و 2، یعنی ئەبێت بۆ حسابە ئەگەر ئەو متاڵعیشە کە لە مانگی ئۆکتۆبرە کراوە ئەوە ئەڵێت کە ئەو جیاوازیە فقط ناوێت بە دوای ئەوە بین کە بڵێن کە ئەوە قەڵەویە کە تایبەتمەندیە کە ئەم دوانیە وەکو جیاوازی جیا کردوێتەوە. مەبەست ئەوەسەی دەرەوەی کە پێشتری شارەمان کرد چۆن مەرزەکە ئەوە باریکەوە بۆتەوە ویسە زۆربەی ئەو کەسانیشە کە دیابەتی جۆری 1 هەیە احتمالی هەیە ئەگەر تاقیقات ئەگەر ئازمایشەکان ئەو متاڵعاتێکە لە سریان نەکردێ تەشخیصی جۆری 2 بۆ بدرکێت. ئەوەیە ئەو مەبەستی ئەوەسە کە ئەو قەڵەویە بەداخەوە لە ناو ئەو کەسانەی کە دیابەتی جۆری 1 هەیە زۆرترە بووبێتەوە. دیارە کەسانی کە مامۆستای زانکۆن یا لەسەر دیابەتە ساڵانە کارەکانە لەسەر ئەم راپۆرتە یا ئەوەنە کە بەشدار بوون خۆیان نەزەراتێکیانداوە یەکێکیان واڵێت کە دەستپێکردنی دیابەتی جۆری 1 لە گەورە ساڵاندا کەمێک جیاوازی هەیە، ئەویش ئیمنیەکەی خۆشخیمترە. ئیمنی خۆشخیمتر مەبەستی ئەوەیە کە کاتێک کە دیابەت لە مناڵانە دەستنیشانکرا یعنی چارەسەرکردنەکەی فۆریەتێکە بۆ سڵامەتی ئەو مناڵە بۆ ئەوەی کە عارزەکەی بەرەو شوێنگەری تر نەڕوە. ئەڵێت کە لە گەورە ساڵانە کاتێککە دیابەتەکەی کە جۆری 1 ئەوە حاڵەتێکی خۆشخیمترە. هەروەها هەرم مامۆستایە کە دکتۆر ئیرل هێرچی ناوە ئەڵێت کە تەفاوت قایل بوون لە نێوان دیابەتی 1 و 2 حیاتیە، یان ئەبێت لە ئەسرایی وەختە بە دوواداچوونی بۆکەن، چونکە ئێمە لە حاڵی لە دەستچوونی کاتین لەسەر حەز و ڕاگرنی سلولەکانی بێتا ئەو سلولگەرەی کە سلولگەر جیا لە ئانسولین سلولگەرێکی تریش هەن کە بۆ تەرەشحی ئانسولین لە لەشە یا بۆ ئەو تەنزیم قەند خوێنە کارایە هەیە بە سلولگەر بێتا ئەناسرن بۆ ئەوە هێندێ. تقریبا ئەڵێت کە ئەم تەشخیصە کە بە دیابەتی دوانە یا ئەو دیابەتە تێکەڵە یا هەرو دیابەتە مزاعفە ئەناسرێت ئیسلاحێکە کە ئەوتی من سایم هەیە لە کۆنفرانسی ساڵی 2026 بەرجەستە بێتەوە و ئەو کەسانە کە لەو کۆنفرانسە لەو سەمپۆزیۆمە بەشدارن حتمەنە لەسەر ئەمە قسە و باسی خۆیان کەن. دیارە لەسەر چارەسەریشی وتیە بۆ پزیشکەکان بەتایبەت ئەو پزیشکانەی کە دەرمانی لە مراقبەتگەر ئەوەڵیە هەن حتمەنە نەخۆشیێک بۆ ئەوەی کە قەند خوێنەکەی لەسەرەوە بوو ئەو مەسئلەی چاخیە
لە بەرچاویانە بێت. دیارە ئامارگەرێکیشیان بەڕاستی کردووە، ئامارەکانیشی ئەوە نیشانەدات کە ئەڕواتە سەرەوە ڕێژەکەی ئەو دیابەتی جۆری یەک بۆ نمونە وتویانە لە هەر 1000 دانە جوانە پێشتر مەسەڵەن لە ساڵی 2001 لە هەر 1000 جوانە 1.48 یانی بڵێن 2 نەفەر ئیسا ئەوەتە 1.5 بەڵام بێژین 2 نەفەر تووشی دیابەتی جۆری یەک بووە، بەڵام 2.15 ئەو ئامارەسە لە 2017 ئیعلام کراوە. دیارە ئەمە لە وڵاتکەرزەکە وتم ئەو سیستم ئامار و ئەو مەسایلیانە زۆر دەقیقە. متاڵعەتی تریش کراوە کە لە پاڵ ئەمە مەسەڵەن متاڵعەیەکی تر کە زۆر مهم بوو 2025 هەر ئۆکتۆبری ئەمساڵ بوو، چەند مانگ لەوە پێش بوو کە لەسەر ئەو کەسانێک کە دیابەتی جۆری یەکیان بوو لە وڵاتی پرتەغاڵە بوو کە وتویان کە نیوێ لەوانە چاخیان بووگە، یعنی ئەو تایبەتمەندی ئەسڵیەکەی کە لاغری بوو ئەمە نیوێکیان چاخیان بووگە کە چاخیەکە بە دۆری کەمەر تەسیراتی لەسەر جیالەوە لەسەر فشار خوێن ئەوەی کە ها لەسەرەوە بە سیستولیک و خوارەکە دیاستولیک تریگلیسری لەو چۆریە لە خوێنە کولن ئەوانیانە بەڕاستی کردووە. ئەڵن کە لەو تاقیقات ئەوە بوو کە ئەو وتمان سندروم متابولیک یا ئەو قەڵەویە کە هەیە ئەوان دۆری کەمەر ئەوەی کە دەور کەمەر زۆرە بێتەوە وەکو نیشانێکی خەتەرە ناسرن، چونکە ئەوە ئەگەر هەرچێ بێتەوە عەلایم سندروم متابولیک یعنی دەور کەمەر هەرچی قەڵەوتر بێ پانتر بێت عەلایم سندروم متابولیک خۆی زۆرتر نیشانەدات، یعنی ئەو BMI پێژن ئەو یا BMI پێژن ئەو BMI ئەگەر زۆرترە بێتەوە ئەو ئازمایشی بووە وتمان لە دیابەت جۆری 2A1C ئەوە زۆرتر خۆی نیشانەدات. ئەگەر بە کۆتایی بەرنامەکەیش نزیکە بینەوە من ئەگەر ئشارە بکەم بۆ ئەوەی کە بۆ تەشخیص و دەرمان وتیانە کە تەشخیصی دیابەتی مزاعف تەشخیصێکی ئاسان نییە، بۆ ئەوەی کە شتێک هەیە لە ناو خوێنەکە بە ئۆتۆ ئانتیبادی ئەناسرێت ئەوە یەک مانگی گەرەکە تا جوابەکە وەربگریتەوە. دیارە نەتایجەکەش هەمیشە قابل اعتماد نین، خۆیان وتیانە 10% لەو ئازمایشگەرە منفی نیشانەدا لە سوورەتێکە مزاعفەکەیان هەیە. دوای ئەوەیشە یەک مانگیش بۆ دیاریکردن دەرمان مناسب چه دەرمانێک مناسبە، چون دەرمانەکان تاقیە کردێتەوە وەختە بۆ نمونە ئەنسولین وەلی قورسەکان تاقیە کردێتەوە. پرۆسەکەیشی ئاسان نییە وتویانە، چونکە دیابەتی جۆری یەک محدودیت هەیە لە دەرمانە، یعنی دەرمانگەرێکی زۆر بۆ شناسایی و ئینی نییە، بەڵام پێچەوانەکەی دیابەتی جۆری 2 تقریبا کەمێک دەست ئاوەڵاس، یعنی دەرمانگەر زۆرتر و تایید شودەی باشتر هەیە بۆ دەرمانی دیابەتی 2. دیارە بۆ مەسئلەی وەزنیش بەتایبەت ئەو کەسانی کە قەندیان هەیە ئێمە دیارە ئەوەن کە قەڵەویەکە یەکێک لەو مشکلاتەسە، بەڵام وەخت هەست خۆیان خودسەرانە ئەو کەسانە بێ ئەوەی کە مشاورەی وەربگرن دەستیان بە ڕژیم غەزاییگەر ئەو ڕژیم غەزاییە ئەتوانێت قەند خوێنیان بێرێتە خوارەوە، قەنیش کە هاتە خوارەوە ئەو کەسە تووشی زەعف و غەشە بێت، ئەوەیە کە حتمەنە بۆ ڕژیم غەزایی خۆی دیارە یارمەتی دەرە، حتمەنە بێ مشاورە بکرێت کە چە شێوە ڕژیمێکی غەزایی بێت. دیارە جوڵەکردن تەکان لە خۆدان و ڕاهێنان ئەوانەیشە یارمەتی دەرە. بینەرانی خۆشەویست، لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەیشە. لەلایەن خۆم و هاوکارانم هیوای ژیانێکی سڵامەت و تەندروست بۆ هەموو لایەکتان هەیە.